بناوي خواي قورو مهربان من دكتور محسن محمد رشيد زنقنا بسبوري نشترقري قشتي يعني جراح أخصائي لنا خوشخاني مهرباني امرو بهم خوش عندك باسي نخوشي زايدة دودية يعني خوري خلوك كيورا شون التياب دكات خوري خلوك كيورا جزء جسم البشر لنهاية رخلوكي بچوكو بدايتي قولون شولي باشترين تاوية بو حالتي ما برقري لش استفادة لدكت لمن دالي حتى ده باز دسالي باشان تقريبا إشي زور جوان ديارنا بيد بو إشي بو فايدة الجسم بويا دجني رخلوكي زائدة أو جزء دريجي ل 3 حتى 8 سنتيمتر دەبێت یان زیاتر کەمتر کە التیابیش دەکات زۆرتر گەورە دەبێت سبب التیابەکەی هەندێک جا دیار نییە عادەتەن التیهابە گەلێک جار سەبەبی خواردنە لە ناو ڕێخەلۆکەکە ڕادەوەستێت تێتەگرتن یانیش خۆ التیاب بەکتریە دەبتە سەبەبی هەندێک التیاب بکات کە التیابی کرد نەخۆشەکە زۆر پێ ئیزعاج دەبێت و عێجز دەبێت نهایەتی لای زگی لای ڕاستەوە لە خوارەوە دەست پێ دەکات هەندێک جا دەست پێ دەکات زگ ئام دێشیت و پاشان زۆرتر لە لای ڕاستەوەی زگ دیار دەبێت هەندێک جار لە لای مەعیدەوە دەست پێ دەکات و دیمایەکی تێتەوە خوارێ دەست پێ دیار دەبێت علاماتی زۆرتر لەوەیە ئێشیانە و تایە و ڕەشانەوەی هەندێک جار زگ چوون لەگەڵی هەندێک جارنا هەندێک جار نەساغ پەیماندی دەبێت گەلک لەگەڵ لە دوی دەرەجەی التیاب دەبێت هەندێک جار زوو زێدە دەکات و دەبێت زوو عملیاتی بکە هەندێک جار مەجال تێدا دەبێت ئەنوو نەشەرتە ئیلا نەفسی ساعت و نەفسی ڕۆژەوانە عملیات بکەی بۆیە هەندێک جار تاخیر دەکەین دێژین بلا ڕۆژەکەیان شەوەکەیان دوو ڕۆژیش پێ دەچیتە تا زۆرتر لێی دیار دەبێت کە زۆرتر لێی دیار بۆ علامات عادەتەن ئێمە دکتۆری جەراح کە فەحسی دەکات بڕیارەوە دەت کە ئەوە ڕێخەلۆکە کوێرەیە پشتی هەناردنە فەحسی خوێن و فەحسی میز و فەحسی سۆنەر گەلک جاران بۆی دەکەی عملیاتەکەش عیلاجی زۆرترین تشت هەر عملیاتەکەش بە دوو شێوە تێتەکردنیان بە عملیاتی دەست کە زگی بکەیەوە لەسەر جێ زائیدە لە لای ڕاستی خوارەوەی زگ عملیاتەکە بۆی بێتەکردن یانیش خۆ گەلێک جارانیش بە ئێستا بە جیهازی لاپرۆسکۆپ تێتەکردن یان بە دووربینی ناوزگ تێتەکردن و عملیاتەکە سەهلە و ئینشەڵا خوا بکەتە سلامەتی ئەو ڕۆژ ئێمە نساخێکمانەیە بۆ زایدەی دوودیە بۆی عملیات دەکەن عمری 43 ساڵە نەخۆشێکە داتووە داخل بۆ لە تەواری ئینشەڵا بۆی دەکەین و ئینشەڵا خوا بکەتە سلامەتی بۆ هەموو نەخۆشەکان ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی هەموو جیهاز و ئامێری باشمان هەیە لێرانە و ئەو عملیاتانە بۆ هەموو شێوەیە کە بۆ نەخۆشان بێتە ئەنجامدان و بە شێوەیەکی هاوکاریەکی باشش بۆ نەخۆش و بۆ مستەشفایەکەش هەموو ئیمکانیاتی هەیە الحەمدولیلا بە هیوای سلامەتی بۆ هەموو نەخۆشێک ئینشەڵا لە هەر جێگایەکیش بیت میهرەبانی دڵسۆزی و لێزانی